سڵاوتان لێبێت. ئێمە کاتێک دەچین بۆ مزگەوت دیمەنێک هەیە دەبینین ئەویش ئەوەیە دەبینین بەشێک لە منداڵەکان لە مزگەوت ئامادەن. بابزانم چەندێک بە گرنگی دەزانن کە منداڵ بهێنرێت بۆ مزگەوت و ڕای بهێنین لەسەر نوێژ و قورئان خوێندن و عیبادەتەکان. ئەمما گە بکەینە خولێک بکەینە دەرفەتێک بۆ ئەوەی منداڵەکانمان فێری ناسینی ئیسلام و فێری نوێژیان بکەین، فێری پەرستشەکانیان بکەین. ئێوە لەگەڵمان نابن، من سەرنجی بەشێک لە وڵاتیان وەردەگرم، بابزانم سەرنج و بۆچوونیان چییە. پێم بڵێ لەگەڵ مانجی ڕەمەزاندا چۆنیە ئەو ڕۆژانەی ڕابردوو چۆن بەڕێ کردووە؟ بە خودای ئەو ساڵێکی خۆشە لەبەرەوەی هەم یعنی ڕۆژ زۆر درێژ نییە دووش فێنکە هیچیان دەکارمانیش دەبی ینی بەسکە جەوەکەی خۆشکە فێنکە الحەمدولله الحەمدولله بەخوای پێش مەغریبان یەقیت تۆزێکماندی پێش مەغریبان. باشە لەو مانگەدا زیاتر خۆت بە چ شتێکەوە سەرقاڵ کردووە؟ بە خودای ئەو کاتی لە ئیشینەوە بزەم ئیش شەرعی عیبادەت حسێبە بەس لە فەراغەکانیش ئەگەر بتی نوێژی بکەین قورئانی دەخین لە مزگەفتەوە هات زۆر نەبەر چارێک 20 دقیقە هات تایم بخوێنین. زۆر باشە. لە مزگەوتدا چ دیمەنێک زۆرتر سەرنج ڕادەکێشێ دڵخۆشت دەکات؟ بە خودای خەڵکێکی زۆر بابرێن بە ڕۆژیە و ڕوو لە مزگەفت دەکات بەڵام دیمەنێک شەیە لە ڕەمەزان کە ئەو نووسنەی خەڵکی ناو مزگەفتێ ئەم پێم خۆش نییە، یعنی شتی خۆش دەبینی بەس دەشبینی 100 کەس پێکەوە پاری دایتەوە ناو مزگەفتێ وابزەم جێ عیبادەتە فندق نیەوە نییە منەوەم پێ باش نییە. لە مزگەوتدا حتمما منداڵیش دەبینی، باشە چەندێک بە گرنگی دەزانی باوکان بە تایبەتی منداڵەکانیان لەگەڵ خۆیان بێنن بۆ مزگەوت بۆ ئەوەی وەکو خولێک فێری عیبادەتیان کەن فێری نوێژیان بکەن. بە خودای ئەوە شتێکی زۆر باشە بەس بێ لە بابوودا یعنی بابووداچیش قوتابخانەش دەوری خۆی دەبینی ئەو نسحەتانان لەوێ زیاتر منداڵ لەنگە وەربگری بەس من زۆر جاریش دەبینم برادرم یعنی کە لە مزگەوت منداڵی کچکەی کوڕی لێ خۆی هینایە کوڕی خۆی هینایە برای کچی خۆی هینایە شتێکی زۆر باشە. یعنی لە ئێستاوە شتەکە لە پێشاوی خۆشتر دەبی و زیاتریش تووشی گرنگی دەزانی ئەکییت منداڵ بەتەنێ نا یعنی منداڵک ئەگەر وەلی ئەمری لەگەیدانە ئەم پێم باش نییە فەوزای دروستەکە بەس دەبی لەگە وەلی ئەمریتی شتێکی باشە هەالە وەڵا عادەتەن بە ڕۆژی بووین و هاتنێ دوکانێ و کار و کاسبی خۆمان تێدا کردی الحەمدوللا زۆر باش بووینە و ڕۆژیمان بە ینی بەسەرکەوتووی الحەمدوللا گوتومانە و کە ئێواران چوینە و فتارمان کردەوە و شەوەکەیدا چوینە تەراوی ئەو نوێژمانە تێدا کردی و الحەمدوللا الحەمدوللا. من خەڵکم دواندووە وتوێتی ناتوانم بچم بۆ نوێژی تەراویە لەبەرەوەی زۆر مادووم بە کارکردنمەوە. تۆکو خۆت کارکردنەکەت دەبێتە ڕێگر لە بەردەم عیبادەتەکانت؟ ئەستان نا ئەوەی ئەگەر ینی زۆر سستت کە لە بۆی لەوانەیە زۆر خواردنەکەیە ینی کابرا دەبینی بە ڕۆژەوە کە توێنیتیان برسیتی زۆری خواردووە تەمبەڵ بووە ئەگەر ناوەڵی ینی ئیشکردن نابتە ڕێگر ئەوەیە کە تو بچی بۆ نمونە جەماعەت بکەیان تەراوی بکەی ئەبەت نابتە ڕێگر بە من ینی ئەو کابرایانی تەمبەری ئەوەیە زۆر نان دەخواتن و هیلاک دەبی. زۆر باشە. تۆکو گەنجێک بۆ نوێژەکان دەچی بۆ مزگەوت؟ الحەمدوللا ئەرە وەڵڵا من ئینشاڵڵا نەبتە ئەوە من پێشیشی سبەینانیش الحەمدوللا هەر بە جەماعەت دەیکەم و ئەلێرەش لە ناو بازاری فەرزەکان هەمووی دەچین ئەو دەی خی گەورە کە بە قسمەت بکەی ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا خی گەورە بەردامیت پێ ببەخشێ. لە مزگەوتدا منداڵ دەبینی وایە؟ تاوان وەڵام هەر دوێنێ برن کوڕێکی 4 ساڵانم هەیە حەزی لێ بوو هەر دێگو دێم لەگە خۆم بردم بەس ینی مەفروز ئەو کەسانێک کە منداڵەکان دەبن یان ئەگەر برایەتی یان کوڕێتی لە تەنیشتە خۆی باشە لە بینی دوو ئینسانی دوو پیاوان لە بینی هەردووکان بی هەم مندارەکە گیر دەبی هەم دەگە دروست ناکە. واتە تۆ بە گرنگی دەزانی کە باوکان لەگەڵ خۆیان منداڵەکان دێنن بۆ مزگەوت منداڵەکانیان فەرامۆژ نەکەن ناو مزگەوتدا بۆ ئەوەی دەنگە دەنگ دروست نەبێت ژاوەژاوێک دروست نەبێت لەگەڵ خۆیان دای بنێن یان لەگەڵ خۆیان لە تەنیشت خۆیان نوێژ بکە و لەگەڵ ئەوەشدا فێرێ عیبادەتەکانی دیکەشیان بکەن. بەرێ وەڵی زۆر مەفروزە ئینسان ینی لە چەند گرنگ بەوەی دەکە بە خۆت بچی بۆ جەماعەت ئەوهاش گرنگە منداڵەکان ببەی وەم فێرە ئادابی مزگەوتیش دەبیتن هەر لە منداریەوە دەبینێکە بە گەورەی دەچی فەرقیە لەوەی کە لە منداریەوە لێ ڕاهاتیە و
لە بۆ نوێشکردن بە عیبادەت دکتەر خۆشکەرێک بووی تامان ئەرەوەڵە لێ ڕادی ئێستا بوونە لەمدار لە ماڕێوانی دەبینی کە دایک و باوکی لە پێشەوەی نوێژ دەکە ئەو مدارە خۆ لەسەری وازبە نەدەست نوێژیە دێ لە تەنیشتە و لەسەر بەرماری ڕووکۆ دەبا سوزدە دەبە دەستی دەگریتن ینی زۆر مەفروزە باوکەکان مدارەکان لەگە خۆیان ببن بەس بە مەرجێک لەگەر خۆیان لە تەنیشتە خۆیان بی ئەوە نەبی لە جێتکانی مدارە هەیە دەنجی دێ خەڵکی ئیزعاز دەکە بێزار دەبی لەگە خۆت بێ زۆر باشە. ئەمە بێرەدا تێپەڕیم گوێم لێ بوو کە جێ لە قورئان دەگری بله الحمد لله خوای گەورە پاداشت بداتەوە أجمعين دەپرسم چەندێک گرینگە بە تایبەتی لەو مانگەدا جێ لە قورئان بگرین قورئان بخوێنینەوە طبعا ئەو مانگە کە فەرمووت ئەو مانگە مانگی ڕەمەزانی پیرۆزە مانگەکی زۆر گەورەیە یعنی سەید الشهورە پێی دەڵێن طبعا کە لەو مانگە مبارەکەی قورئان نازل بووە خودان تعالى لو حضرت محمدی نازدار ڕوحم بە قوربانی بی نازلی کردیە قورئان چەندی گوێ لێ ڕابگری و چەندی بخینی لێی تێر نابی چونکی قورئان کەلامی خالقی نازدارە کەلامی خالقەکی بێشەریکە کە لۆ حەزرەتی محەممەدشی ناردیە صلی الله عليه وسلم ئێمە کە بسڵمانین نەک بلێ مانگی ڕەمەزان گوێ لە قورئانی ڕابگرین یان قورئانی بخین پێویستە مانگەکانی دیکەش ڕۆژەکانی دیکەش وەختەکانی دیکەش گوێمان لە قورئانی ڕابگرین قورئانی بخینین هە چەند لە دەستمان بێ چەند لە دەستمان بێ خزمەتی ئەو قورئانەی بکەین چونکی دەستوری خودای ڕەب العالەمینە کە هەموو بسڵمانێک لە هەموو دنیایەکی ناردیە لەو قورئانە پیرۆزەی هەموو شتێکی خودان تعالە ڕۆن کردیتەوە لەو بسوورمانان تەبعی قورئانیش ئینکاری لێ ناکرێتن ئەوە کەلامێکی ڕەب العالەمینە وەکو تەورات و ئینجیل و زەبور و فورقانی زۆر باش ئەو کاتانەی کە گوێ لە قورئان دەگری و لەگەڵ ئەوەی کە گوێ لە قورئان دەگری خەریکی شوکاری خۆتی چەندێک هەز بە دڵخۆشی دەکەی والله طبعا کە گوێ لە قورئان دەگرم ئیشەش دەکەم ئەوە شتێکی وەکو بلێ کە ئیشەکەش عیبادەتە ئەوەش هەر عیبادەتەکە ئینشاءالله خودان تعالە بە ئەوەی لێمان قبول دەکا بە ئەجر بەخێر طبعا کە من گوێ دەدەمە قورئانیان حەدیثێکی پێغەمبەری یان مەسەلەن غوتبەکە بلێن ڕۆژەکانی جومعە داوێتن بلێن ئێستا ئەوە دەنجی قورئانی پیرۆزە یان لە یەکگوت یان لە کۆمەڵ لە شتی وها طبعا ئەمە پێخۆش حاڵ دەبین کە ئەمە بسڵمانین کە دینمان کە دینی ئیسلامە ڕوکنمان کە ئیسلامە پێویستە هەم یعنی زەوقەکی لێ وەربگرین و هەم دەبی زۆر بەخۆشی و بە خوڵقەوە گوێ لە ڕابگرین و وەک بیخینیشین زۆر باشە بۆ نوێژەکان دەچی بۆ مزگەوت ئینشاءالله طبعا هەدی ئەوە گۆتی ناوێ بەس مەسەلەن لە مزگەوتدا ببوورە لە مزگەوتدا حتمما منداڵیش دەبینی بەلێ چەندێک بە گرنگی دەزانی دایکان و باوکان بە تایبەتی باوکان منداڵەکانیان لەگەڵ خۆیان بێنن بۆ مزگەوت ڕایان بهێنن لەسەر نوێشکردن لەسەر عیبادەتەکان فێری قورئان خوێندنیان بکەن لە ئالەوێدا طبیعی لەسەر باوک و دایک واجبە کە منداڵ تەمەنی گەیشتە 7 ساڵی یعنی ئەمری لەسەر بکە وە فێریشی بکاتن و فێری بکە فێری نوێژی بکە فێری ئەرکانەکانی ئیسلام بکە فێری قورئان خوێندنی بکاتن کە لەوەی بڵێن لە تەمەنی 7 ساڵ و 8 ساڵی ڕەت بوو ئەگەر منداڵ کە هەراش بوو ئەگەر ئەوەی نەکرد طبعا لەسەردا کوباب هەیە بە لێدان منداڵی فێر بکاتن یعنی لێدان منداڵی هینانە ڕێڕاز بکاتن و منداڵ کە دێتە مزگەفت هەندێک جار دەبینی بڵێن کە ئەمنیشوە لەو تەمەنم الحەمدلله کە ئیختیارم بڵێن دەڵێ کوڕات و بڕۆ پشتەوە ئەوەی بکە نا ئەگەر ئەتو چەند پێت کرا ئەو منداڵە کەلتەن لە تەنیشتە تووە دەستی لە ملی بکە ڕای بگرە
کە فێر ڕاوەستانی بکە لە تەنیشتە تو بە ڕابوەستی حتا ئەو لەو منداڵەی لەو کچکەیەی فێرە نیزام و فێرە دەستور و فێرە ئەو ئەرکانی نوێژەکەی ببیتن کە چۆن نوێژی دەکرێت کۆن ڕادەوەسرێت چۆن جەماعەتە ئەوە مەسەلەن فێریەک ڕێزی دەبی طبیعی تابعاە دی ئەوە هەمووی لەو نوێژەیدایە عزیزم ئەمە بمانەوێ نەمانەوەیە هەموو دەستورێکی ئیسلام لە ناو نوێژیدا. لەگەڵ مانجی ڕەمەزاندا چۆنی ئەو ڕۆژانەی ڕابردوو چۆن بەڕێ کردووە؟ الحەمدولله لە فەزلی خۆی بەزیادبی هێدایمان نییە الحەمدولله. لە مزگەوتدا دەبینین منداڵی شیلەیە چەندێک بە گرنگی دەزانی باوکان بە تایبەتی یان براگەورەکان براگچکەی خۆیان بێنن و باوکەکان منداڵەکانی خۆیان بێنن بۆ ئەوەی ڕایان بهێنن فێریان بکەن فێری نوێژیان بکەن فێری قورئان خوێندنیان بکەن فێری عیبادەتەکانیان بکەن. خۆی برای من ئەوە وات بە چی سەرشانی هەموو باب و برای گەورەکە چیە برای گەورە داگ باب ئەرچی سەرشانیانە منداڵەکانی بنێرنە مزگەوتی نەک بۆ کۆڵان و بۆ سەرچادە بۆ گازینۆیەکان ئەم خۆم یەک لەوانەمە لە منداڵیەوە لە مزگەوتێ پەرۆر دەکراوە الحەمدولله ئیسفادەشم لێ کردووە بەڵام مع الئەسەف ئێستا زۆربەی ڕێز و سڵاوم هەیە لە بۆ هەموو بەتەمەنەکان بەس چینێک لە تەمەنەکان پێیان ناخۆشە منداڵ لە مزگەوتێبی لەبەرچی خۆم چەندجارم دی تۆ دەرێ مشاغەبەی پیا دەکەن گارە گاری دەکەن منداڵ تەبیعاتی منداڵە خوای گەورە تا وەختی مڕاهقی گوناحی لەسەر نانووسی بۆی نازانێ شتێ بەس حەزی لێ بێتە مزگەوتی تەمشا و خەڵکەی بکە فێربی کە ئەتو دەرت کرد ئەو منداڵە ڕچی لە مزگەوتی دەبتەوە ڕچی لە عیبادەتی مزگەوتی دەبتەوە دەرێ ئەوانە خەڵکی دەردەکەن ئێستا لۆ نمونە لە کەنیسەکان زۆربەی کەنیسان چکلێتی دادنێن لقمی دادنێن بۆی منداڵ بێتە کەنیسەی فێرە مەسیحیەتیان بکەن ئەمە بۆ وانەکەین ما بە لقمەکەش دانانەی دەری مەکە لێی مەخوڕەوە بە لەگە مزگەوتی لێ ڕابێ ئەم خۆم تەمەنم زۆر گچکە بوو لە مزگەوتێ بوو لە ساڵی 92 لە سێ تاقان مزگەوتی حادی ڕەمەزان لێ دەماخین کۆ دەبووینەوە 5-6 کەس مامۆستاک داهات قورئانمان دەخین سیرە عەقیدە تەفسیر شەریعە هەمومان دەخین زۆرم ئیستیفادە کرد ئەم پێدا چووم تا ئێستاژ الحەمدولله مزگەوتی دانەبڕاوم لە خوای بەزیادبی. بە کورتی دەمەوێت بپرسم ئەو منداڵی کە لە مزگەوت پەروەردە دەبێت جیاوازە لەو کەسێک کە لە مزگەوت پەروەردە نابێت فەرقی زۆرە بە تاکید چونکی ئەوەی دێتە مزگەوتێ لە منداڵیە ئەوە خواناسی پێدەنێن کە خوای ناسی ترسی دەبی ترسی خوای دەبی ناتوانانی بستە هەمولایەکی بەس ئەوەی ناچتن زارە تێنە گەیشتووە زۆر شتی ماوە تەمەنا دەکەم هەموو خەڵک منداڵەکانی پەروەردەی مزگەوتی بکەن ڕۆژی بەوەی خۆشە هیچ پێی خۆشە بەنووسن ینی نازانم بەیشکردنەوە خۆشە بەڕێی خۆما لەوانەیە غەڵەت بووم بەس بەڕێی بەیشکردن خۆشە. پێم بڵێ خوازە سەر کڕینی شەربەت چۆنە ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردووە؟ الحەمدولله وشکر فەرقی هەیە فەرقەکە چییە مەسەلە بۆ نمونە ئەو ساڵ گرانیەکی یەکجار زۆر ڕووی لە خەڵکەکەی کردیا بۆ نمونە مواد غیزایی 2 بەرابەر گران بووە کە گران دەبی تەسی لەسەر ئەو بابەتانە سفرەی دەکات یعنی ئێستا ضروریە زەیتەکە ضروریە برنجەکە ضروریە ئەوە ضروریە ئەو شتە ضروریانە هاوڵاتی زیاتر خەریکی ویە بەخۆی شەربەت پێخۆرە وەکو تروشیاتە شەربەتە پاقلاوە بابەتەکە سفرەی دەڕازێنتەوە بەڵام وەکو ضروریات با بڵێن برنج و ئەو شتانە ضرورە لە بۆ خەڵکەکەی وەکو خۆت بە کورتی پێم بڵێ لە مانجی ڕەمەزاندا زیاتر گرنگی بە چ عیبادەتێک دەدەی؟ وەڵی جیاوازی عیبادەتی مانجی ڕەمەزانی تامەشکەی هەیە الحەمدولله وشکر ینی یەکەم مزگەوتەکان تەراویح زۆر خۆشە تەراویحەکەی سونەتی تەراویح دڵخۆشی کە نوێژی تەراویح دەکەی و دەبینی خەڵک بە کۆمەڵ لە مزگەوتن بەخۆی ئاینی پیرۆزی مسلمان بەخۆی دوورخۆشکەرە ڕەمەزانی یەک لە نعمەتەکانە کە خوای گەورەی دایتە مسلمانانە لە ڕەمەزان زۆر نعمەتە گەورەکە لەیلەتوڵ قەدرت هەیە ئەوانە هەمووی نعمەت ئەگەر تو باسی بکەی بە عیبادەتە چیکەم بە ئەجرێکی زۆر هەیە ئەوزەتوکە و ئەجرە زۆرە لە بە عیبادەت چیکەم دەداتی ئەوشە نعمەتەکە و دڵخۆشیە کە ئەگە هەستی پێوە بکە یانیش خوا بە قسمەت بکە ویش خوا هیدایەت دانا کە خوا هیدایەت نەداتەوە ئەوانت پێ ناکرێت
وانە باشە کۆتا پرسیارمەوەی بە کورتی کە دەڵێن مانجی ڕەمەزان مانجی دابەزینی قورئانە مانجی نازلبوونی قورئانە چەندێک بە گرنگی دەزانی مسلمانان بەگشتی ڕووبکەنە قورئان لێ ڕابمێنن تێبگەن لە وشەکانی ورد ببنەوە خۆی خوێندنی قورئان ئەجر و پاداشی گەلێک زۆرە بەڵام بە مەرجێک ئەتوکە دەیخینی عملەکەی پێ بکەیت وانە زۆر کەسانێ مەقسەد قورئانی ناهە عیبادەت بەغڵەت تێمەگەن وەکو عادەت وەردەگری ئەوە نوێژەکە ئەوە قورئان خوێندنەکەی بەڕام ناوەڕۆکەی وەرنەگرتیا ناوەڕۆکەوەی کە تو دەگەی ئاەتە چ لە ئاەتەکە گەیشتی پێتی گوت بۆ نمونە ئەو شتە حرامە کە حرام و مەیکە وانە ستۆپ کە لەسەری کە گوتی حەڵالە بیکە خۆی کە قورئانی پیرۆز کە دەخینیەوە ڕاستە هەر وشێک و کەلیمەچی ئەزرەکی هەیە ئەزرەکەشی ئەوەیە زیاترەکە تو تێی بگەی کاری پێ بکەیت تەنانەت ئەوە نیە ئەتو ئەو مانگەی خدمەکەت کردیان دوو خدمەت کرد بەڵام گۆڕانکاریەک هەلە هەر خدمەتی گۆڕانکاریەکی لەسەر ژیانی خۆت بکە خۆت